حکوومەتی هەرێم بڕیاری داوە بە هاوکاری مۆلیدە هەلیەکان کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیان دابین بکات، بەڵام پێ ناچێت ئەم جارەش حکوومەت بتوانێت ئەم بڕیارەی جێبەجێ بکات. بەو پێی کاتی پێدانی کارەبای نیشتیمانی جێگیر نییە و هیچ پارێکیش بۆ نۆژەنکردنەوەی تۆڕەکانی دابەشکردنی کارەبا تەرخان نەکراوە. بەرپرسی ڕاگەاندنی کارەبای سلێمانیش دەڵێت لە ئێستادا دەتوانن 16 کاتژمێر کارەبای نیشتیمانی دابین بکەن. با بڵێن وا ڕێکەوتین کەوا بەرنامەی کارەبایی با بڵێن ببێ بە 24 کاتژمێری لەگەڵ کارەبای مۆلیدە هەلێکانە. کارەبای نیشتیمانی چەند بێ بە جۆری ئەو بەرهەمەی کە هەیە لەگەڵ مۆلیدە هەلێکانە ڕێکی بخەین و کە بە شێوەیەک بتواندرێت ینی لە ماوەی 24 کاتژمێرە هاوڵاتی بێ کارەبانە بێت. وا لە ئێستاشا بەرنامەکە بەو شێوەیە تقریبان با بڵێن کارەبای نیشتیمانی لە حدودی 16 بۆ 18 سعات هەیە ڕۆژانە، ئەوەی تریشی کامێنێتەوانێ مۆلیدە هەلێکان دابینیەکەن. لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە و هاوڵاتیانیش ناتوانن بە کارەبای هەدی ئامێرە ساردکەرەوەکانیان کار پێ بکەن. بەوەش جارێکی دیکە هاوڵاتیان ڕوبەڕووی قەیرانی کارەبا دەبنەوە. هاوکار سەرۆکی کۆمەڵی مۆلیدە هەلیەکانی سلێمانیش دەڵێت حکوومەت بە هیچ شێوەیەک هاوکاریان ناکات و بەهۆی پابەند نەبوونیشی بە خشتەی پێدانی کارەباوە گرفت بۆ مۆلیدەکانیان دروست دەبێت. ئەو حاڵەتانە لەسەر کەوتۆتە سەر محەتەکان، کەوتۆ سەر فیدەرەکان، سەر محاویلەی گەڕەکەکان. بۆ نمونە دوێنێکە لە بەکرەجۆ لە نۆی بەیانی و مۆلیدە ئیشی کردووە هەتا 5 ئێوارە، شەو بڕاوەتەوە لە نۆی شەوە هەتا 3 پارشیوانی 3 بەرەبەیان ڕۆژ ئەزانێ. ئەم ڕۆژە تا ئێستا کارەبا لە 3 واتۆ لە بەکرەجۆە کارەبا نەبراوە. لە کاتانەیە کە کارەبای نیشتیمانی خراپە بێ لە هەندێک بۆ هەندێک گەڕک ئەو گەڕەکانی باری زیاتر، ینی کارەبای نیشتیمانی زیاتر قورسایی فیدەرەکان و محاویلەکان هەیە کارەبای کەمترێ بێت. ساڵانە حکوومەتی هەرێم بەڵێنی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری بە هاوڵاتیان دەدات، بەڵام کاتێک ئەو بەڵێنانە دەبنە کردار کاکەشوهەوا فێنکە و هاوڵاتیان کارەبا کەم بەکاردەهێنن. بە پێچەوانەوە لە وەرزی هاوین و زستاندا کە هاوڵاتیان کارەبا بۆ ساردکردنەوە و گەرمکردنەوەی ماڵەکانیان بەکاردەهێنن، ماوەی پێدانی کارەبا لە ڕۆژێکدا بۆ 4 تا 6 کاتژمێر کەم دەبێتەوە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.